دایک خۆشێت؟ نا خۆش ناوێت؟ نا بۆ؟ نیمە بۆیە ئەی کە مردووە خۆشتێت؟ نەمردووە ئەی ئێ هەمیتە دایک نییە؟ هەمە باوکم لە شەڕی برا کوژراوە دوای ئەوەش دایکم شووی کردەوە خۆشیشم نایە ناڵێ دایکە بگەڕێنەوە؟ قەت نەمدیەوە قەتیش پێ ناڵم نا بای چیەوە ئەتوانین لێرەوە مەسەن بڵێ دایکە گلەیی بێدیان بیر دەکەم نا بیری ناکەم ئیتر بۆ وای پێ بڵم باشە تا چەندێک هەست بە بێدایکیەکەیت؟ هیچ هەستی پێ ناکەم چۆن تۆ دایکە نییە؟ بەخێڵمانایە دەنک هەست بە بێ باوکیەکەم بەس بێدایکی نا قەت مەسەن تۆ کە بۆ نمونە کە مناڵێکە بینی لە تەمەنی خۆتا گەنجەکە بینیت کە دەستی دایشی کردووە یان کە دایشی تەلەفۆنی بۆکە تۆ هیچ شتێک لای تۆ نازۆڵێت؟ من دەستی نەنگ ماگرم قەچەکە زۆر احتیاجیە بڵی نەنکی بۆ بە دایکت؟ بەڵێ ئێستا کە نەنکە دایکتە چەندێکە خۆشێت؟ زۆر لە دایکم خۆشترێ ئەم هاوڕێی تۆڵێ من دایکم نییە هەر نەشم بینیوە بۆیە بیری ناکەم لەبەروی کە با بڵین لە دوای باوکم کە کۆچی دوایی کردو و با بڵین دایشی ئەو ژیانی پێکەناوەتەوە تۆ ئەڵێ چی لەسەر دایک؟ وەڵی دایک پێویستیەکە ئەبێ هەبێ بەس ئەو کوڕە نیەتی بەدەست خۆی نییە باشە تۆ چ شتێک هەیە بەرامبەر بە دایکت بڵێ ئێستا؟ بەرەم بە دایکی و دایکی خۆت زۆر سپاسی دایکمەکەم کە توانێتی تا ئێرەم بێنێم چکە میش باوکم نییە ئەم ئێوارە بابەمەوێ لە هەر کوێ سیما و ڕەنگ و ناز و ماچ بابەمەوێ ئاخۆێستاویش وەک من بۆ هەواڵێش لیرێ دەسەدایە دەدەی